ماوەی 6 ساڵە حکومەتی هەرێم بە پاساوی قەیرانی دارایی پلا بەرزکردنەوەی فەرمانبەرانی ڕاگرتووە. ژمارەیەک فەرمانبەر و چالاکوان کەمپینێکیان بۆ گەڕاندنەوەی مافەکانی فەرمانبەران لە بەرزکردنەوەی پلەکانیان ڕاگەیاندووە. کەمپینەکە لە یاداشتێکدا کارڕاستی سەرۆکاتی پەرلەمان و پەرلەمانتاران و سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی و وەزیرەکانی حکومەتی هەرێمی کردووە دەڵێت دوای 6 ساڵ لە ڕاگرتنی مافی یاسایی پلە بەرزکردنەوەمان وەک فەرمانبەرانی کوردستان داواتان لێ دەکەین چیتر بابیانووی قەیران ئەم مافەمان پێشێل و زەوت مەکەن. پێویستە بازووترین کادە و مافە بۆ فەرمانبەران بگێڕنەوە. لە کاتێکدا ئەم داواکاریە دەکەین کە دڵنیاین داهاتی حکومەت تەواو زیادی کردووە و زۆر بە ئاسانی دەتوانرێت بەشی پلا بەرزکردنەوەکانمان بکات. کەمپینی گێڕانەوەی مافی پلا بەرزکردنەوەی فەرمانبەران لە یاداشتەکەیدا ئاماژەی بەوە کردووە دەوترێت ئەم کابینەیە کابینەی گێڕانەوەی مافەکان و چاکسازیە، بەڵام با زەوتکردنی پلا بەرزکردنەوەی فەرمانبەران ئەم بانگەشەیە دەچێتە ژێر پرسیار و پەرلەمانتارانیش کەم تەرخەم لە بەرامبەر دەنگدەرانیان دەردەچن. هەروەها کەمپینەکە ڕوو بە عقوبات تاڵەبانی دەڵێت جێگیری سەرۆکی حکومەتیش لە بانگەشەی هەڵبژاردننیدا چەندین جار ئاماژەی بە کاراکردنەوەی پلە بەرزکردنەوەی فەرمانبەراندا کە چێوە زیاتر لە 6 مانگە هیچ ئاسۆیەک بەدی ناکرێت و کەسیش باسی ناکات. تەنانەت لەم ڕۆژاندا وەزارەتی دارایی لە ڕوونکردنەوەیەکدا بەڕوونی دەڵێت پلا بەرزکردنەوەی فەرمانبەران ناگەڕێتەوە تا کۆتایی قەیرانی دارایی، کەچی پەرلەمانتارانی سەر بە پارتەکەی وەزیری دارایی چەندین جار ڕایان گەیاندووە کە داهاتی حکومەت تەواو زیادی کردووە و هیچ قەیرانێک نەماوە. هەموو لایەکیش ئەم ڕاستیە باش دەزانن. لە کۆتاییشدا کەمپینەکە دەڵێت پێویستە بازووترین کات پلا بەرزکردنەوە کارا بکرێتەوە، لە ڕۆژی شایستەبوونی فەرمانبەران و مامۆستایانەوە ئەژمار بکرێت. ئەگەر مافی پلا بەرزکردنەوەی فەرمانبەران نەگەڕێتەوە مانای وایە ستەمی پاشەکەوتی موچە بەردەوامە. چەندین جاریش پەرلەمانتاران هەوڵیان بۆ گەڕاندنەوە و کاراکردنەوەی بەرزکردنەوەی پلەی فەرمانبەران داوە. لەو چوارچێوەیەدا سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە مانگی ئاوی ساڵی ڕابردوو داوایەکی ڕاستی حکومەت کرد تا بەرزکردنەوەی پلەی فەرمانبەران کارا بکرێتەوە. هەروەها عەلی حەمە ساڵح سەرۆکی فراکسیۆنی گۆڕانی ژنووسیوێتی با بڕیارێکی ئەنجومەنی وەزیران و لەگەڵ سیستمی پاشەکەوت بەرزکردنەوەی موشەی فەرمانبەران ڕاگیراوە لە کاتێکدا بەپێی یاسا نەدەبوو بە بڕیار ڕابگیرێت. سەرۆکی فراکسیۆنی گۆڕان ئاماژەی بەوە کردووە لەبەرەوەی با بڕیاری ئەنجومەنی وەزیران بەرزکردنەوەی پلەی فەرمانبەران ڕاگیراوە پێویستە با بڕیارێکی دیکەی ئەنجومەنی وەزیران بگەڕێتەوە. وەزارەتی دارایی بڕیارەکە جێبەجێ دەکات. حکومەتی هەرێم باشنەبوونی دۆخی دارایی حکومەت دەکاتە پاساوی کارانەکردنەوەی بەرزکردنەوەی پلەی فەرمانبەران لە کاتێکدا بۆتی پەرلەمانتارانی کوردستان داهاتی نەوتی هەرێم بە بۆری زیاتر لە 800 ملیار دینارە، بەڵام کەمتر لە 400 ملیار دینار دێتەوە خەزێنی وەزارەتی دارایی و زیاتر لە نیوەی داهاتەکە ناشەفافە. ئەمە بەدەر لەو داهاتە زەبەلاحی کە حکومەتی هەرێم لە ڕێگەی خاڵە سنوورەکان و ناوخۆ دەستی دەکەوێت، بەڵام لەگەڵ هەموو ئەمانەدا ئامادە نییە مافی فەرمانبەران لە گێڕانەوەی موچە پاشەکەوتکراوەکان و بەرزکردنەوەی پلەی فەرمانبەران بۆ موچە خۆران بگێڕێتەوە. ڕاستی حەمە ئەمین، کەناڵی ئاسمانی پێیان.